چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانی کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکان و کارتێکرا عەقڵیەکانت پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت، چۆن تێکەڵاو دوای ئەوەی کە چارەسەری وەردەگرن چۆن تێکەڵاو بە کۆمەڵگە بکرێن و مامەڵەیەکی شایستیان لەگەڵدا بکرێت بۆی بتوان بەردەوام من لە قۆناغی نوێی ژیان کردگیاندا. من گفتوگویم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز ئەنوەر عەرەب کابەڕێزیان توێژەری کۆمەڵایەتیون و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمانن. کاک ئەنوەر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم بە شێوەیەکی گشتی جەنابەت تێبینیت لەسەر ئەو کەسانە یاخود مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا چییە؟ پێشێکی سپاس بۆ ئەم دەرفەتە هەروەکو ڕاستکردنەوەیەک بودن من ڕاهێنەری بەگژاچوونەوەی ئالوودەبووەکانم لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە وەکو پسپۆڕێکم توێژەری کۆمەڵایەتی نیم ڕاستە لەو بوارانەیە ئیش و کارمان هەیە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت مادەی هۆشبەر لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و کارتێکردنەکانی مادەیەکی هەرە مەترسیدارە، هەرە گرفت دروستکەرە بۆ خێزان بۆ کۆمەڵگەیانی لەسەر سێ ئاست بەردەوام ئیشەکە بۆ مەترسیەکانیشی وای کردووە کە بەردەوام لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە یاسای هەرێمیەوە بە یەکێک لە جۆرەکانی تیرۆر دابنرێ و ئێستاش پێوتێت تیرۆری سپی، چونکە تیرۆرێکی داخراوە ئێمە هەستی پێ ناکەین کە شیرازەی کۆمەلگا ئەشێوێنێەوە تاکەکانە کاتە ئامانج. بۆیە جێی خۆیەتی ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو کۆمەلگای کوردی ئەم بابەتە زۆر بە هەند وەربگرین و سپاس بۆ هێزەکانی ئاسایش بۆ ئەو تیمانەی کە حکوومەتی هەرێم دروستی کردوون لە ڕاستیە چالاکیەکانیان نەبینین و ئەو ئەرکانی کە بەوان سپێردراوە ئیشی لەسەرکرێەوە دوجاریش لە ڕووی دامەزراوە کۆمەڵاتیەکان وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەم شەوانی پێشوە دیمەنێکمان بینی لە هەواڵێکە باس لەوە کرابوو کە وەفدێکی تایبەت بەم پرسە بۆ ڕاهێنانەوەی ئالوودەبووان بۆی جاریەکە بهێنرێنەوە ناو کۆمەلگار وەکو لە عەرەبیا پێوتە ئیعادە تەئهیل بە وەفدێکی تایبەت دەچێتە وڵاتی ئوردون و لە سنتەرێکی تایبەتی ئەوێ ڕاهێنانەکەن و دوجاریش ئەوانەی کە لێرە ڕاستپێرێن بەو کارە سەردانێکی ئەوە بکەن و ئەم پرۆسەیە لە هەرێمی کوردستانە وەکو نوعیەتێکی زانستی وەکو جۆرایەتی بکەوێتە سەر پێ. باشە دەمەوێت بزانم هۆکار چییە کە کۆمەڵە کەسانێک ئاڵوودەی مادە هۆشبەرەکان و کارتێکرا عەقڵیەکانە بن؟ چی وایان لێ دەکا بەکاری بێنن؟ بەڵێ ئەلبەتە ئەگەر ئێمە بە وردی لەسەر ئەم بابەتە بدوێن هۆکار زۆرن. هۆکارەکان بەشێکیان پەیوەستن بە خێزانەوە، بەشێکیان پەیوەستن بە تاکەوە، بەشێکیان پەیوەستە بەو سیستمە سیاسی و کۆمەڵایەتی لە هەر ژینگەیەکایە. بەشێک لەوانەی کە پەیوەستە بە تاکەوە پەیوەندی بە هەڵە بەکارهێنانی ئەم مادانەوە هەیە. ئێمە بیرمان نەچێت زۆرێ لەم خۆیان لە بنەڕە تا هەڵت نین. ئێستا ئەوە ڕوونەکەمەوە بۆ جەنابەت بەشێک لەوانە ئەم کەسانە لە ڕووی دەرونیەوە کەسانێکن نەخۆشن، زۆر ناتوان کۆنتترۆلی خۆیان بکەن تووشی نەخۆشیە دەرونیەکان بوون و ئاسان ئەکرێنە نێچیری ئەم بابەتانە. ئەمە دیوێکی لە دیوێکی ئەوەی کە گرفتی تاکە کەسیە یان پەیوەندی بە تاکە کەسەکەەوەی هەڵە بەکارهێنانی ئەم بابەتانەیە. وەکو پێش ئێستا ئاماژەم پێدا ئەم بابەتانە لە ڕووی زانستیەوە بە بڕی جیاواز دەستگای تەندروستی جیهانی WHO ڕێگەی پێداوە لە بواری تەندروستیە ئەم مادە هۆشبەرانە بەکار بهێنرێن. بەشێکیان بۆ ئازارشکێنن، یعنی ئێمە ئەوانەی کە لە بواری پزیشکیە کارەکەن هەن. بەداخەوە خەڵکانێک کە ئەم بابەتە لە بواری پزیشکیا پیانە درێ بە هەڵا بەکارێن بە هەڵە ممارەسەیەکەن بەشێک لە هۆگریەکان لەمەوە بۆ دروستە بێ و دەواازەیەکیشە بۆ ئاشنابوون بە مادەی هۆشبەر. بۆیە زۆربەی کات ئەو بابەتانەی یان ئەو دەرمانانەی کە بڕێک لە مادەی هۆشبەریان تایە ئیلا ئەبێ بە ڕەچەتەی پزیشکی لەژێر چاودێری دکتۆرە بەکار بهێنرێ. لەوانە حەبیڤالیۆم، لەوانە ئەو شروب و ئەو گیراوانەی کە بۆ کۆکە و بۆ نەمانی ئازار و ئازارشکێنی مۆرفین و ئەوانەکە لە نەخۆشخانەکانە هەیە لە زۆری دنیاە بڕی بەکارهێنانی مۆرفین بە ڕێژە و بە پسوڵەی تایبەتە. بۆیە ئەمانە بەداخەوە لە هەرێمی کوردستانە تا ئێستا وەکو پێویست تەنانەت لە ناو دەستگای تەندروستیشە وەکو پێویست کۆنتترۆل نەکراوە. ئەمە لە ڕووی بەکارهێنانی تاکەوە کێشە بۆ تاک دروستەکە. هەروەها لە ڕووی خێزانیەوە گرفتەکانی ناو خێزان ئەو کێشانەی لە ناو خێزانە دروستە بێ ئایا لە بینی هەردوو هاوسرایە یان لە بینی تاکەکانی تری خێزانایە واکە ئەم تاکە ئومێدی بە خێزانەکەی نەمێنێ بچێتە دەرەوەی خێزان ئاشناتی لەگەڵ خەڵکانێکی جیاوازە دروست بکە خۆی لە کاتێکە خاوەنی کێشەیە لەگەڵ خەڵکانێک کە بکرێنە قوربانی تێکەڵ بێ کە زۆرێکمان نەبینین لەو منداڵانەی کە لە ناو ژینگەیەکی پڕ لە کێشەی خێزانیا دروستە بێ ئەچێتە دەرەوە بە شەو یا ئاشناتی لەگەڵ کۆمەڵی خەڵکا پەیاکە سەرنجام لە جگەرە کێشان و لە کوحوڵ خواردنەوە و دوجاریش ئەگاتە مادە هۆشبەرەکان. دیوێکی تری سێمی
دووەمی بابەتی کۆمەڵایەتی عامی ژینگەکەیە لەگەڵ ئەو ژینگە سیاسی کە هەیە کە ژینگە سیاسیەکە ئایا لە ڕووی سیاسیەوە دامەزرا و ئیسیقرار نەبێت کە ئێستا لە باشوور و خواروی عێراق بە ئاشکرا ئەبینین ینی بازرگانی گەورەی مادەی هۆشبەری تیا دروست بووە بەو پێیش کە هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە کە وڵاتێکی ترانزیێتە ڕاستەوخۆ کۆنتاکتی لەگەڵ ئەفغانستانە هەیە و گەورە بازرگانی مادەی هۆشبەری تایە و بداخۆش ئێمەش بە هەمان شێواز لە ڕابردووە ئەلبەتە ئێستا وەکو لە سەرتاوە ماژەم پێدا هەنگاوی باش نراوە وەکو پێویست دەواازەکان کۆنتترۆل نەکراون وەکو پێویست ئەزمونمان لەم بابەتان نەبووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئێستا هەستەکەین شڵەژانێکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای کوردیا هەیە وەکو پێویست ئەو بابەتانەی کە پێکەوە بەستەری کۆمەڵایەتین ڕۆڵی خۆیان نابینن ئەمە واکە کە ئاسان ئەم بابەتانە لە ناو کۆمەلگای کوردیا تەشە نەبسێنێ باشە ئێمە چۆن وا بکەین گرفتەکە گەربوونی هەبێ بابەتەکە دیار دەبێیان حاڵەت ئێمە چۆن وا بکەین کە هۆشیاری بین بە خەڵک چۆن وا بکەین هۆشیاریەکی تەندروست بەڵام زۆر جا من لەگەڵ ناوهێنانی جۆرە جیاوازەکانی ئەو دەرمانانەیانیم کە کاریگەریان هەیە یاخود لە نەخۆشخانەکانە بەکاردەهێنرێ جۆرە جیاوازەکانی پیشان بدرێ بەڵام ئێمە چۆن بتوانین هۆشیارێکی دروست بین بە منداڵان هەر لە قۆناغەکانی سەرەتای خوێندنیانەوە تا قۆناغەکانی دیکە بەڵام ببێ ئەوەی ئاشنیان بکەین بە ناوە جۆرە و جۆرەکانی بە شێوازە جۆرە جۆرەکانی بەدڵنیایەوە ئێمە ئیشمان بەوە نییە ئەم مادانە چین و کاریگەریەکەیان چییە هێندە پێویستمان بەوە هەیە کە ئەم مادانە چ بەڵایەک دروستەکەن بۆیە قسەکەی جەنابەت تەواو دروستە ئێمە ئەبێ لە ژینگەی یەکەمی مناڵەوە کە خێزانەکەیەتی دەست پێ بکەین کە دایک و باوک تازەمە بۆتە ئەمرێکی واقع ینی ئەگەر لە ماڵیشەوە نەیبینێت کە چوەدە دەرەوە گوێبیستیەوێ بۆیە پێویستە لە ماڵەوە دایک و باوک زۆر ئەکتیڤانە چالاکانە ڕۆڵی خۆیان بگێڕن ئەوەندەی کە پێویستە بۆ ئەو تەمەنەی زانیاری پێبن و دواتر بەداخەوە کە تا ئێستا لە پرۆگرامەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە و حتا لە زانکۆشە ئەم حاڵەتەمان نییە لێرەوە داواکەم و لە چەندی شوێنێتیشەوە داوام کردووە کە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا پرۆگرامی تایبەتیان هەبێ ئیتر ئێمە کێشەمان نییە چۆن ئەم پرۆگرامەدان ڕێ پیادەکرێت بەڵام پرۆگرامێک هەبێ لە ناو ناوەندەکانی خوێندنە ئایا لەگەڵ بابەتێکی هاوشێوی وەکو زیندەوەرزانیە یان جیایە کێشەمان نییە پرۆگرامێک هەبێ هۆشیاری بە خوێندکار بە گەنج کە لە ئێستا خوێندکاران و گەنجان ئەو توێژە زۆر مستەهدەفن زۆر کراونەتە ئامانج ئەمە وەکو خاڵی دووەم لەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئێمە چۆن هۆشیاری بین خاڵی سێمیان پێویستە وەزارەتی تەندروستی لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە یاخود خودی خۆی بە ئالەتی جیاوازی خۆی هەر میکانیزمێک کە بەکارێنێ هۆشیاری تەندروستی لەم بارەوە بخاتە ڕوو دەستگاکانی ڕاگەیاندنیش وەکو دیوێکی تری ڕۆڵبینین لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگاوە ئەو کارە سادە گەورەی کە ئەم مادە هۆشبەرانە بەسەر کۆمەلگای هێنێ پێویستە میدیاکان بە سەرجەم بەش و جۆرەکانیەوە ڕۆڵ ببینن و خۆیان بپارێزن ناڕاستە و خۆ نەبنە بەشێک لە تەرویج پێدان لە ڕەواج پێدانی ئەم بابەتە لەوە کە ئێستا بینەر پرسیار بکە ینی ئەم قسەیە چۆنی ئێمە زۆرێ لەو درامایانەی کە لە کەناڵە کۆمەڵایەتیەکانە بە تایبەت پەخشەکرێن بەشێکیان بەکارهێنەری مادەی هۆشبەر و گرتنی مافیای مادەی هۆشبەر و ئەمانەی تایە کە بینەر تەنانەت مامۆسامن تێبینی ئەوەی جەنابەت ئەدێڵی دروستە تەنانەت تێبینیەوەکرێت کە چۆنێتی بەکارهێنانە کەشی پیشانەدەن کە ڕەنگە ئەمانە منداڵانی کە پێ دەڵێن تازە پێگەشت و مراحق ئەمانە ببینن دواتر کاریگەری لەسەر دەبێت لەسەر ئەم خاڵە بە دیاریکراوی تێبینی جەنابە بزانم لەگەڵ ئەوەی کەناڵەکانی ڕاگەیاندن یعلام چۆن شێوازێکی تەندروست دیوێکی گونجاوی ئەم بابەتە وەربگرن و بیگەێنن وەکو زانیاری وەکو هۆشیارکردنەوە بڵێ خۆی لە هەموو دەستگایەکی میدیاییە بەشی پلاندانان هەیە بەشی ئاسایشی ڕاگەیاندن هەیە ئەم دوو
بەشە پێویستە لە پێش پەخشکردنی لە پێش دابەزاندنی هەر فیلمێکەوە هەواڵێکەوە هەرچێکەوە هەبێت دیراسە بکرێ ئایا ڕووی باش و ڕووی خراپی ئەم بابەتە چەندێکە ئایا ئەمە تا چەندە خزمەتەکە ئەکرێ ئەو بابەتانە بە جۆری لە شێوەکان کەت بکرێ و یان بپڕێنرێ و یان هەر جۆرێ جۆرەکان چاسەر بکرێ ئەگەر قرار بێ ئەو درامایە یا ئەو بابەتە گرنگی خۆی هەبێ وەکو جەنابە داماشت پێدا ناکرێ ئەمە جۆری بەکارهێنانی مادەکە و جۆری تەرویج پێدان و سەرمایە کۆکردنەوە لەم بابەتەیە چونکە دوجار بیرمان نەچێت بەشێک لەوانەی کە ئێستا لە ڕووی بازرگانیەوە ئەم بازرگانیە ڕەواج پێیان گرنگی پێیان ئەوەیە کە لە کەمترین کاتە بە کەمترین بڕ زۆرترین داهاتێت بۆ دەستەخا ئەوە خەڵکانێکیش هەن خەڵکانێکی ناهیومانیستین نامرۆڤین نائەخلاقین تەنها لەسەر گیرفان پڕکردنی خۆیان بیرکردنەوەیان هەیە ئاساییە من و تۆ هەر کەسێکی تر بکەنە ئامانج ئەمە لەناو فیلمەکانە بوونیان هەیە وەکو مافیا کە معنی بەداخەوە لێرە و لەوێ چەندجار لە هەواڵەکانە لە ڕێگەی دەستگای ئاساییشەوە کە ساڵانە یا 6 مانگ جارێکەمە بڵاو کراوەتەوە تا ئێستا چەندین حاڵەتی وام تۆمار کردووە لای خۆم کە بەداخەوە ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان بازرگانەکەی مادەی هۆشبەر یان چەند کەسێکە دروست بووە لەگەڵ دەستگاکانی ئاسایش ئەکە ئەمە هەنگاوێکی لە ڕاستیان مەترسیدارە ینی ئەو خەڵکانە گەشت بنەوە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو لایەنانەی کە بەڕێزت پێش ئەم پرسیارە ئاماژەت پێدا نابێت ڕۆڵی مامۆسایانی ئاینی و دەستگا ئاینیەکانیش نادیدە بگرێ بەڕاستی ئێمە بمانێ و نەمانەوێت کۆمەلگایەکین پابندین بە بابەتە ئەخلاقی و کولتوری و ئاینیەکانەوە بۆیە پێویستە مامۆسایانی ئاینی تەنها نەک لە وتارەکانیانە بەڵکو لە شوێنەکانی تریش لە سیمینار و مێزگرد و بەیاننامەی هاوبەش و کۆبوونەوەی هاوبەش و دروستکردنی لێژنەی هاوبەشیان هەبێ باسکردنی ئەم بابەتانە تەنها لە زیانیەکانیان نا بەڵکو بە تەحریمکردنیشیان بە حرامکردنیان چونکە ئێمە بیرمان نەچێ ئەگەر بەپێی ئاەت عراق واتە مادە کوحولیەکان حرام بێت ئەوە دوو جار و زیاتر مادەی هۆشبەر حرامە چونکە کاریگەریەکەی ئەو زۆر زیاترە لەوە چەند هێندەیە دەمەوێت دوا پرسیارە ئاراستە بکەم دیارە من دەمویست لەگەڵ کاکیوایە تەورەکەتان بێکەوە وەربگرم بەڵام حکمیەوەی تۆزێک خەلەل دروست بوو جەنابەت دواتر وەرم گرتی دەمەوێت بزانم چۆن ئەمانە مامەڵیان لەگەڵدا بکرێت دوای ئەوەی دەستگیر دەکرێن لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دوای چۆن تێکەڵ بە کۆمەڵگە بگرێنەوە کۆمەڵگە چۆن تێڕوانین هەبێ بەرامبەر بەمانە و دووبارە ئەمانە نچنەوە سەر هەمان ڕێچکە لە دوای ئەوەی کە چارەسەری وەرەگرن پرسیارەکەت وەڵامێکی کورت و پوختت بەمەوە وا هەستەکەم تۆزێک کەم تەرخەم ئەبین لە وەڵامدانەوەکەیە بەڵام بابە سێ خاڵ وەڵامی جەنابەت بەمەوە یەکەم بۆ دووبارە ڕاهێنانەوەی ئەم کەسانە و لەگەڵ ئەوەی ئایا چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێەوە چۆن نەگەڕێنەوە سەر ئەم بابەتیان ئەبێت لە خاڵی یەکەمە بیت لەوە بکەینەوە کە بەپێی هەموو ستانداردەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەکارهێنەری مادەی هۆشبەر جیاوازە لەوەی کە بازرگانی مادەی هۆشبەرەوەکە ئەم لە پۆلێنی نەخۆشا دانراوە بۆیە بە هیچ شێوازێک ناکرێ ئەم کەسە بگیرێت و بخرێتە گرتوخانەی چاکسازیەکانەوە چونکە بیرمان نەچێ ئێمە ئەم گرتوخانانە پڕن لە تاوانباری جیاواز دیارە کاک عەلی ئاماژی بۆ کرد کە تێکەڵ بەوان ناکرێت ئەوە لە ئێستاە ئەو هەنگانراوە ئەگینا پێشتر بازرگانیش و بەکارهێنەرەکەش بەیەکەوە دانرا جاری وە بۆ ئەخرا لای کەسێک کە تاوانی کوشتنی تری هەوە ینی کۆمەڵێک کەس بەیەکەوە کۆکرانە کە سواز وەخوا ئێستا ئەو حاڵەتە هەیە بەڵام لە هەموو حاڵەتەکانە نابێ ئەم کەسە بگیرێ و بخرێتە چاکسازیەوە بەڵکو و پێویستە حکوومەتی هەرێم وەزاری تەندروستی بیر لەوە بکاتەوە کە سنتەری دووبارە ڕاهێنانەوە هەبێت چۆن ئێمە نەخۆشخانەی تایبەتمان هەیە بە هەر جۆرە نەخۆشیەک نەخۆشخانەی تایبەتیشمان هەبێت بە ئالوودەبوانی مادەی هۆشبەرەوە ئەمانە بخرێنە ناو ئەو شوێنانەوە کە لایەنی کەم 18 مانگی پێویستە بۆ دووبارە ڕاهێنانەوەی ئەگەر ئەم کەسە لە دوو ڕۆوە کاری لەسەر نەکرێ ئێمە نابێ بەتەمامی ئەم کەسە چاک بێ یەکەمیان لە ڕووی چاکسازی دەرونیەوە چونکە کاریگەری لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە هەیە و هەروەها ئەو زیانە تەندروستیانێشی کە بەجستەی ئێگەیەنێ کە ئەگەر ژەهری ئەو مادە هۆشبەرانە لە ناو جستەی ئەو ئالوودە بووە پاک نەکرێتەوە بێگومان ناتوانێت سەرکەوتوو بێ بەسەر ئەو بابەتەیە بۆیە پێویستە ئەم نەخۆشخانانە کە حکوومەتی هەرێم بەداخەوە ئێڵێم تێچوویەکی زۆر گەورەیان هەیە و ئەرکێکی زۆر لەسەر وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێم دروستەکە بەڵام ناچارین و ئەمە بابەتێکە ڕوبەڕوومان بۆتەوە هەنگاویشی تیانراوە ئەبێ ئەم بابەتانە بەم دوو فلتەرەیە بڕوا بۆ ئەوی دووبارە ڕابهێنرێتەوە سەبارەت بەوەی کە ئەمانە چۆن هەوڵ بین دووبارە بیان خێنەوە ناو کۆمەڵگا ڕابهێنرێنەوە ئەمە
پێویستی بە کۆکاریەک هەیە لە تاک لە چوارچەوەی خێزانەکەیە و لە ناو کۆمەلگاشە بۆیە ئەم تاکە نابێ وەکو تاکێکی مەترسیدار وەکو تاکێکی تاوانبار تەماشا بکرێت بەڵکو ئەبێ جێگەی بەزەیی بێت ئەم جێگەی بەزەیە هەمومان هاوکاری بین بە کۆمەڵێک ڕێگای جیاواز کە ڕێگەکان لای من هەن چ لە ئەسەر ئاستی خێزانەکەی خۆی چ دوایی دێتەوە ناو ئەو ناوەندی کاروشوێنەی کە هەیە لە ناو شار و ژینگەکەی خۆشیە بەو شێوازە مامەڵی لەگەڵا بکرێت کە ئەم کەسە هەستکە دەرگایەکی نوێ ئاسوویەکی گەورەی بەسەرا کراوەتەوە. بەڵێ دیارە من زۆر سپاس دەکەم دەمویست کاتی زیاتر بم بابەتە لە ڕووی ئەوەی کە چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت لە ڕووی دەرونیەوە کاک ئەنوەر عەرەب ڕاهێنەری بەگشتاچوونەوەی مادە هۆشبەرەکان ڕاهێنەری بەگشتاچوونەوەی مادە هۆشبەرەکان دیارە من پێشتر ناوەکەتم پۆستەکەتم باڵەوەرگرت و زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە سپاس بۆ